Kanjo. राम्रो ल्यान्ड लाग्छ
duty, Captain.
Sen de kayda. Kalsın.
بس باخذ صورة واحدة بعد ايش
کاپتن ئەمڕۆ بینیمان یاریەکی بەهێستان لە پێش بوو بەرامبەر گەرمەی ڕکابەتان نەتوانتوان سەرکەوتن تۆمارکەن لە پایم لەم پێشەنجەکەتان پێشکەشیان کرد ستانە بڵێ سەیاری بەڕاستی حوسێن یاریەکی گرنگ بوو ئێمە بەڵام ئەوە مۆفەقی جەست خوای گەورەیە یعنی خوای گەورە مۆفەقی نەکردین لە پێشەوە یعنی ئەوان بەگە برێم دوو فرسەچیان کردە گۆل فرسەتیانەوە بەگەنامە زۆرترین سێ چوار تۆپمان لە عارزیدا بەڵام خوای گەورە ئێری پێشەوە مۆفەقی نەکردەوەش دەستخۆشی یاریزانەکان دەکەم بەڕاستی گرنگ یاریێکی باشیان کرد تۆی پێشە دەبی یعنی ئەوەی بکەیت بردنەوە دۆڕانی تدایە زۆر ئاسایی ئینشەڵڵا یاریەکانی تر تعویز دەکەینەوە دەستن گۆش خۆش بی کام یارێک ئامادەنا دەستان خۆش بین. كابتن شنو شعورك بعد الفوز اليوم يعني انتم الصدارة هسه المجموعة؟ أول شيء بسم الله الرحمن الرحيم الحمد لله والشكر طبعا نفذنا ما قال علي الكادر التدريبي تكاتفنا احنا كلاعبين طبينا بإصرار الفوز نستحق الصدارة صراحة لاعبين جيدين قدموا مستوى جيد الحمد لله والشكر وهاي كرة القدم تنطيها تنطيك صراحة والحمد لله والشكر.